بەڵێ بینەران هەر لێ سەر کوچاداویە شاژنە دووەمیا بریتانیا گوتۆبێژین زیدەتر بکەین پشتی مرناوەی کارڤدان زێدە دناوە ناوخۆ و جیهانێ دالێکەتنە میوانێکی من هەیە باوایکە ڕاستە خۆ بڕێیا سکایپێ دێتگەل مندا بە ئەوژی ڕۆژنەمەوان ئالان ڕاوف لێ مانچێستەر باوایکە ڕاستەوخوا دێگەل مدا کاک ئالان شەف باش لەسەر کوچا داویە شاژنە دووەمیا بریتانیا پشتی کوچا داویاوێ یان مرناوێ کارڤدانên زێدە لێکەتنە هەم دناوخوا بریتانیام دناوە جیهانێ و سەرانسەری جیهانێ ez dixwazim li vê derê bipirsim bizanim sedemên hokarên van karvedanan çi bûne ئەم کاتەی بینەر و باش دەکەم هەمیش بارم کاتێکی باشتان نەبێ باشتر بوو زۆری کاردانەوەکان و زۆربەی دەوڵەتە زلهێزەکان و بەخەمبوونیان و وەلەم کاتەیە داگررتنی ئاڵاکەیان بۆ نیوە کە تەواوی و دەوڵەتانە لە پێگەیەکی بەهێز و گەورەیان لە ئاستی سیاسی و سەربازی و ئابووری دنیاە هەیە دەگەڕێتەوە بۆ پێگەی بەهێزی بنەماڵی شاهانە لە بەریتانیا و گرنگی شاژن بە تایبەتی خودی خۆی کە دەزانین ئێمە لە ناوخۆی بەریتانیا لە دوێنێ کاژێر چواری پاشنیۆڕۆکە کۆشکی بێگنهام پالاس کۆشی دوای شاژنی ڕاگەیان دۆتاک و ئێستا تەواوی یاخود زۆرینەی میدیا بەریتانیەکان و زۆرینەی ڕۆژنامە نووسەکان و زۆرینەی سیاسەکان و پەرلەمانتارەکان و تەنانەت ئەم ڕۆژ پەرلەمانی بەریتانیا لە سەرم بابەتە کۆبوویەوە بۆ وفاتی دوای شاژن و کە چی بکرێت بۆ دواتر وە ڕێکارەکانی دەست بەکاربوونی شازادە چارلی زۆک و پاشای بەریتانیا دامانە هەمی دەگەرێتەوە بۆ پێگەی بەهێزی شازادە و یاخود شاژنی بەریتانیا ئیلیزابێزی دووهەم ئەمە پێگەیەکی گەورەی ئەو بووکە کاردانەوەیکی جیهانی بە دوێ خۆیدایەنەوە خۆمان دەزانین لەم کاتەیە رووسیا و ئۆکرانیا لە شەڕێکی گەورەدان بەڵام هەردوو سەرۆکۆزیران بەبێ هیچ ئینتیمایەک و بەبێ هیچ ناکۆکیەک لەسەر پرسی کۆچی دوایی شاژنی بەریتانیا خەمنامە دەنێرن و جۆ بایدن پرسە نامە ڕاستە دەکات و سەرۆکی کەنەدا بە هەمان شێوە سەرۆکۆزیرانی ئوسترالیا بە هەمان شێوە زۆربەی دەوڵەتە زلێزەکانی دیکەش پرسەنامەیان ڕاگەیاندووە لێرەش لە بەریتانیا لە زۆربەی شوێنەکان هاوخەمی ڕاگەێنراوە بۆ ماوەی دەڕۆژ و لە بەشێکی زۆر لە خەڵکی کە بە خەمێکی زۆرەوە لەم کاتەیە بە ڕوخساریاندا دەردەکەوێت و لە کاروباریاندا کەمێکیان هەیە بۆ زۆرینەی ئاهەنگەکان و یاریە فوتبۆڵە گرنگەکان لەم کاتەیە کانسڵ کراونەتەوە و ئاهەنگەکان شەوی و سبەی شەمە و یەکشەمەی وەک دیارە لە ئەوروپا ئەم سێ ڕۆژی کۆتایی هەفتە زۆرینەی خەڵکی بە شەراب خواردنەوە و بە ئاهەنگێڕانەوە کاتەکانیان بەسەر دەبان بەڵام لە ئێستادا تەواوی ئاهەنگەکان کانسڵ کراونەتەوە لەبەر ڕێزی زۆر بۆ شاژنی دووهەم ئیلیزابێز و لە هەمان کاتجا ئەمڕۆ زۆرینەی ڕۆپەڕەکانی بەریتانیا لە پاش 7 ساڵ بەریتانیا یەکەمین ڕۆژی بەڕێ کرد بەبێ شاژن ئیلیزابێز و زۆر سەردێڕی زۆربی باشە ئەس دەخوازم کاکالان لەسەر گرنگیا ئەلیزابێتا دووەم شاژنا بریتانیا باغوین بزانم گرنگیا شاژنێژ بۆ بریتانیا چ بووە بتایبەت کو هەفتێ ساڵە لەسەر تەختێ پاشاتیەیە لەوی وڵاتی گرنگیا شاژنێ ji بۆ بریتانیا چ گرنگیا خۆ هەبووە بەڵێ شاژنی بەریتانیا ئەوەنەی مامەڵەیەکی نیشتیمانیانەی کردووە ئەوەنەی بەخەمی هاوڵاتیانی بەریتانیاوە بووە ئەوەنەی گرنگی داوە باوەی منداڵان بە شوازێکی سیستماتیک پەروەرجە بکرێت ئەوەندەی چاوی لە وەزیرەکان بۆ کاری باش بکەن ئەوەنەی کە چاودێری وەزیرەکانی کردووە بە گەندەڵکردنیان و لابردنیان ئەوەنەی بەدانانی 15 وەزیری باش لە سەردەمی خۆیاندا بۆی دەوڵەت بەرەوپێشەوە بەرن ئەمانە هەمووی دەرفەریەوەن کە شاژنی بەریتانیا کارگەلێکی زۆری لە پاشخۆی جێشت و لە ئێستادا گەلی بەریتانیا بەخەمە بووی و گەلی بەریتانیا بە دڵتەنگیەوە ماڵەوایی لە شاژن دەکات ئەمانە هەمی دەگەڕێتەوە بۆ دەستکەوتی بەهێزی شاژن لە ماوەکانی ڕابردووداکە بۆ خۆمان دەزانی دەسەڵاتی دانانی سەرۆک وەزیران و وەزیرەکانی هەبووە دەسەڵاتی هەڵۆشاندنەوەی پەرلەمانی هەبووە دەسەڵاتی ڕاگەیاندنی جەنگی هەبووەوە دەسەڵاتی لێبوردنی شاهانەی هەبووە و چەندان دەسەڵاتی دیکە کە شاژن لە شوێنی خۆیدا و لە پێگەی خۆی داتوانیوێتی بەکاری بێنێت بیرمان نەچێت سێ ڕۆژ پێش ئێستاکە لە کۆشکی خۆی لە بالمۆر لە سکۆتلاند پێشوازی کرد لە لیسترس سەرۆکۆزیرانی نوێ کە لەوێشدا کۆمەڵە گفتوگۆ کۆمەڵێک بەڵێنی لە لیسترە زۆرگرتە بوو بەوەی کە بتوانێت خزمەتی زیاتر بکات تاوکو ساڵی 2024 و بتوانێت بە تایبەتی لەسەر قەیرانی غاز لەسەر قەیرانی
بێکاری لەسەر قەیرانی سوتەمەنی بتوانن هاوکارێکی باشی دەوڵەت بکەن هەرچەندە پێش چەند کاتژمێرێک کۆچی دوایی ڕاگەیاندنی شاژن ئیلیزابێسی دووهام ئەوە بوو بە هەواڵێکی دڵخۆشکە لیسترس بە جۆرە لە جۆرەکان هاوکارێکی ڕاگەیاند بۆ ماڵە بەریتانیەکان و بەشێک لە کەمکردنەوەی ئەو بڕە زۆرە دارایی کە دەیدەن بە بیڵ واتە بە کارەبا و خاز و ئەو بەڵام لە چەند کاتژمێرێک لە پاشەوە کۆچی دوایی شاژنی ئیلیزابێسی دووەم بەشێک لەو هەواڵی لە میساقی میدیاکان داون کرد. پشتی کۆچاداویە شاژنا بریتانیا دووەم ئەزوخوازم لەوێ دەرێ بپرسم بزانم پشتی کۆچاوێ چ گۆڕانکاری بەسەر بریتانیا تێ و ئایا پشتی کۆچاوێ و داوی مرناوێ لە سەروەیەکێ ڕەوشە بریتانیا بەرەف کوێوە دچە؟ ڕەوشی بەریتانیا ڕەوشێکی خەمناکە لە تەواوی میدیا بەریتانیەکان و ڕۆژنامەکان و سیاسەکان و چالاکوانەکان و ئەو کەسانی کە لێرن و بە جۆرە لە جۆرەکان لە سیاسەتی حەکیمانی شاژنی بەریتانیا دەستکەوتێکی ژیانیان بەرکەوتووە بە خەمن و هەر ئەم ڕۆژ و کاتژمێر 6 مێوارە شازادە چارلیز خۆی لە وتارەکەیدا ڕاگەیاند کە کاتی گۆڕانکاریە بەڵێ گۆڕانکاری دەکرێت بەڵام لە دەمەکانی داهاتوودا ڕدەگەیەنرێت بۆ بەریتانیەکان و شازادە چارلیز باسی لەوە کرد کە ئەمیش لەسەر ڕێچکەی دایەی کە خزمەتی هاوڵاتیان دەکات و بەدەمەوە دەبێت بۆ زیاتر خزمەتکردنی هاونیشتیمانیان و پێڕەوکردن و پاڵپشتیکردنی ئەو دەستورانی کە لە ماوەکانی ڕابردوودا دراون بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاریەکان دەکرێت یەکێک لەو گۆڕانکاریانی کە ئێستا زۆر چاوی میدیای لەسرە وەک ئێمە دەزانی ئەوانەی کە لە وڵاتی بەریتانیا ژیابن یاخود بە جۆرە لە جۆرەکان ئاشنایەتیان بە وڵاتە هەبێت لەسەر دراوی بەریتانی ڕسمی شاژنەیە هەم بە کۆینەکەی و هەم بە کاغەزەکەی و لەسەر هەر پۆستێکە دەکرێت لە بەریتانیا وێنەیەکی شاژن هەیە و لەسەر پاسپۆرتەکانیش ئێستا بڕیار دراوە کەم ڕسمانە بگۆڕێت بەڵام پرۆسەی گۆڕانکاریەکە ماوەی ساڵێکی پێدەچێت ئەمێکێکە لەو گۆڕانکارانی کە ڕوودەدات لێرەوە یەکێکی دیکە لە گۆڕانکارەکانەوەیە کە ئیدی لەمە بە دوا شاژنێک نییە بە ناوی شاژنی بەریتانیاوە بەڵکو کەسێکمانەیە بە ناوی کینگ واتە پادشای بەریتانیایەتی دەسەڵاتەکان لەمە بە دوا لە پاش 7 ساڵ لەژێر دەستی پیاوێکدا دەبێت هەرچەندە کوڕە گەورەی شاژن خودی خۆیەتی بەڵامیتی دەسەڵاتەکان لە ژنێکەوە دەگواترێتەوە بۆ پیاوەکەمش گۆڕانکارێکی دیکەیە وە لە دەمەکانی داهاتوودا گۆڕانکاری دیکە بەدەردەکەوێت لە بەریتانیا. باشە چارلزێ سێەم کۆنەها ئەو وڵاتی بڕێوە دەبە هاتیە سەرتەختێ پاشاتیە ئایا چارلز دکارە هەمان ڕۆڵێ دایکا خۆ بگێڕیت لێ بریتانیا و ئایا دکارە ئەو ڕۆڵێک و هەموو دەسەڵاتێک دەستێ دەیکاویدا بوو شاژنا بریتانیا دکارە هەمان ڕۆلێوێ بگێڕیتن؟ لە دوێنێەوە کە هەواڵی کۆچی دوای شاشن بڵاو کراوەتەوە ڕاستەوخۆ لیسترا سەرۆکۆزیرانی نوێی بەریسانیا ئەوەی ڕاگەیاند بە گەلی بەریسانی کە گوتی ئەمە هەموو پابندێکی خۆمان بە شازادە چارلیسەوە ڕدەگەیەنین و لە هەمان کاتدا هەموو دەسەڵاتەکانی شاژنی بەریتانیا ئێستا گوازراوەتەوە بۆ شازادە چارلز کەواتە شازادە چارلز دەتوانێت هەموو دەسەڵاتانە جێبەجێ بکات کە پێشتر دایە گەورەی هەی بووە و لە هەمان کاتا حکوومەتی بەریتانیش و وەزیرەکان و پەرلەمانتارەکانیش لە زاری سەرۆکۆزیرانەوە پشتگیری تەواویان بۆ شازادە چارلز دەربڕێوەکە هەموو دەسەڵاتەکانی هەیە و هەر دەسەڵاتێک لەلایەن ئەوە بدرێت پەرلەمانی بەریتانیا و حکوومەتی بەریتانیا بە دڵنیایەوە جێبەجێ دەکات. باشە سپاس بۆ ڕۆژنەمەوان ئالان ڕاوف لە مانچێستەر بێ ڕێیا سکایپێ دیگەلمەدا بووی سپاس بوو بەشداریات.